دەبێت میوانێکی بەڕێزم لەگەڵ بەڕێز پێشەوە بارزان پسپۆر لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئەو کە لێرە لەگەڵما کاک پێشەوە زۆر بەخێر بێت. ئەمڕۆ بەردی بناغی قۆناغی دۆمی وێستگەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆی هەولێردا دەمرێت. ئەم پرۆژێ تا چەندە گرنگە لە بواری ژینگەی بە تایبەتی و لایەنەکانی دیکەی کە بەڕێز پسپۆڕی تێیدا. زۆر باشە. سەرەتا دەمەوێت گرنگی ئەو پرۆژانە لە ڕووی سەرچاوەکانی ئاو ڕوونکەمەوە. بەڕێوەبردنی سەرچاوەکان لە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو لە ڕووی زانستی و ئەندازیاریەوە دوو جۆر خستنە ڕوو هەیە. خستنە ڕووی سروشتی مەبەستمان لێ ئەو هەموو ئاوانەیە کە بە شێوەیەکی سروشتی وەکو باران ڕووبار دەریاچەکان هەمانە. و هەروەها خستنە ڕووی ئابووری واتە بەڕێوەبردننی ئاوەکە بە شێوەیەکی ئابووری و زانستیانە. ڕوونە کە شاری هەولێر لە ڕووی خستنە ڕووی سروشتی کێشەی ئەوتۆمانیە لەبەر ئەوەی شاری هەولێر دەکەوێتە حوزی ڕووباری زێگەورە. بەڵام پێشتر لە ماوەی ڕابردوو لە ڕووی خستنە ڕووی ئابووری کێشەمان هەبوو. بەڵام بەهۆی دروستکردنی ئەو پرۆژانەوە ئەو پرۆژەی ئەم ڕۆژکە پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆیە دەتوانین بڵێن لە ڕووی خستنە ڕووی ئابووری و بەڕێوەبردنەوە ئێمە چووینە قۆناغێکی زۆر پێشکەوت و بەروە دەتوانین بڵێن کێشەی سەرەکی بەڕێوەبردننی ئاو هەروە خستنە ڕووی ئابووریمان نەمایە. زۆر باشە. دەگوترێت بەم پرۆژەیە ئاوی قورس ڕیسایکلین دەکرێتەوەی تر تێکەڵ بە ئاوی خاوێن نابێتەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کە سەرچاوەکانی ئاو پاک بێت لە ڕووی تەندروستی هاوڵاتیان و تەندروستی ژینگەیشەوە بابەتە چۆن؟ بڵێ بەخۆی گرنگی ئەو پرۆژەیە چییە؟ ئەمە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە قۆناغی برێ هێلکاری لینیەرەوە دەمانگوازێتەوە بۆ قۆناغێکی سەردەمیانە و پێشکەوتوو کە پێ دەنێن قۆناغی بازنەیی سێرکولەر. قۆناغی لینێر کە قۆناغێکی تەقلیدیە چۆنە سەرچاوی ئاومان هەیە وهروەها بەکاری دێنین و پیسی دەکەین و بە فیڕۆ دەچین. بەڵام ئێمە ئەگەر لە دەشارێک پرۆژەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆمان هەبی دەچینە قۆناغی بەڕێوەبردننی بە شێوەی بازنەیی سێرکولەر واتە سەرچاوی ئاومان هەیە بەکاری دەینین پاچی دەکەینەوە دووبارە بە شێوەیەکی بازنەیی بەکاری دەهینەوە. ئەمەش زۆر گرینگە چونکە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە ئەمە ئەو ئاوێکە ئاوەڕۆ هەیە لە ڕێی کەندەکانەوە ناست ناو ڕووبارەکان وەم پیسی ناکات وەروە ژینگەی خاچش دەپارێزی. زۆر باشە. دیارەکە ئەمە کاریگەری لەسەر ئاودێریکردنی ئەو شوێنە سەوزاییانە یا پارکەکان و سەوزکردنی ڕوبەری سەوزایی هەیە پێشتر بیر بەکاردەهێنرا بیرێکی زۆر هەڵکەندراوە لە چوارچێوی ئاودێریکردنی ناوچەکان بۆ سەوزکردنی پارکەکان ئەگەر و بیرانەدا بخرێت و کەڵک لەم ئاو وەربگیرێت کە لەم وێستگانە بەرهەم دەهێنرێت تا چەندە کاریگەری لەسەر بژانەوەی ئاوی ژێرزەوی و ژێرخانی ئاو لە هەرێمی کوردستان دەبێت. بڵێ لەو ڕۆژ بەکارهێنانی ئاوی ئاوەڕوو و دووبارە بەکارهێنانەوەی زۆر گرینگە ئەوە دەبێتە بەڕێوەبردنێکی کاریگەر و سستەینەبڵ واتە ئێمە دەتوانین ئەو ئاوەی کە هەیە لە ژێر خاک بیپارێزین و بۆ نەوەکانی داهاتوو ئێمە ئەو ئاوەی بپارێزین و بەکاریێنین و دەستی دۆ نەبین. وهروەها لە ماوەی ڕابردوو کە ماستەر پلانی هەر شاری هەولێردانرا پشتێنەی سەوز کرا بە 8 زۆن. یەک لەو زۆنانێکەوە دیزایانی لۆکرا وەکو لانسکێپ پشت بەو ئاوی پرۆژەی ئەو ئاوی ئەو ئاوڕۆیە دەبەستن ئەو بڵێ ئەو پارچیکە کەوتۆ تا ڕۆژئاوی شاری هەولێر نزیک لەو وێزگەیە پێشتر پلانی بۆ دانراوە کە پشت بە ئاوی ئەو ئاوەڕۆیە لۆ سەوزکردن و ئاودانی ئەو بەشەی پشتێنەی سەوز پشتی پێ ببەستێت. باش ئەو تەکنیکانەی کە لەم وێستگەیەدا بەکاردەهێنرێت بۆ سیستمە کە تێیدا کاری پێ دەکرێت زمانی ئەوە دەکات کە ئیتر کێشەی ئەم بابەتە چارەسەر بکرێت لە چ تەکنیک و سیستمێک کەڵکوەرگیراوە کە بەپێی ستانداردەکان و بەپێی ئەم بابەتی کە بەڕێزت وتت بابەتێکی پێشکەوتووە مۆدێرنێک ئێستا جێبەجێک ئەنجام بدرێت. بەڵێ بەخۆی پرۆژەکە پێکاتەوە لە بەشێک لە وێزگەکە کە دروست دەکرێت وهروەها چەند هێلێکی گواستنەوەی ئاوەڕۆی لەگەرە کە دەتوانێت زۆربەی ئاوی هەولێر بگوازێتەوە بۆ وێزگەی پاڵاوتن لەوێش بە چەند قۆناغێکی پێشکەوتوو سەردەمیانە دەپارێورێت دەتوانین ئەو ئاوێکەوە دەیپاڵێوین یاخود پاچی دەکەینەوە لە بۆ سەوزایی
وهروها لە بۆ ئاودانی پارک و باخچەکانی شاری هەولێر بەکاربێنین. زۆر باشە کاک پێشەوە لەمەوەی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ گۆڕانکاریە ژینگەیانە کە هەیە وڵاتانی جیهان و عراق بە کوردستانیشەوە ڕوبڕی کۆمەڵی گۆڕانکاری نەرێنی کەشوهوا بوونەتەوە، بەڵام هەرمی کوردستان توانێتی پێشە ڕووداوانش بکەوێت بە دروستکردنی پۆند و بەندا و پشتێنەی سەوزایی و کۆمەڵێک پرۆژەی لەم شێوەیە. ئەمەی کە ئێستا جێبەجێ دەکرێت تا چەندە کاریگەری لێسەر کۆیان بابەتانە و ڕوبڕووبوونەوەی ئەو گۆڕانکاریە نەرێنیانە دەبێت بە بیابانبوون و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی. بەڵێ خۆی بەخۆی ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی زانستی و ئەندازیاریان بەڕێوەبردننی ئاو بکەین، بەڕێوەبردننی ئاو بریتی لە پاکێژێک واتە ئاو کۆ دەکەینەوە وارووا پرۆژەی دەکەین و بە شێوەیەکی زانستی دروست ئەو ئاوە بگوازینەوە بۆ خزمەتی هاوڵاتیان. ئەو پرۆژەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆژ بەشێکە لەو پاکێجە، واتە ئەگە ئەمە ئەو ئاوەمان هەبی واتە ئەمە تەنها سەرچاوەیەکی ئاڵمانیە، واتە سەرچاوەیەکی ئاڵمانیە وەکو برێ ڕووبارەکان ئاوی ژێرزەوی، سەرچاوەیەکی ترمان هەیە ئەویش بەکارهێنانی ئاوی ئاوەڕۆیە، واتە چەند زۆر سەرچاوەمان بۆ دروست دەبێت کە ئەمە بتوانانی ئاوی ئاوەڕۆ بەکاربینین. گرنگترینیشیان ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری ئاوی هەوا کە باران کەم دەبێت یاخود دابارین کەم دەبی ئێمە زیاتر ئاو بەکاردێنی لۆ ئەو ناوچەی ئێمە کە زۆنەکەی وایە ئێمە پێشتر بە ئاوی باران واتە دێمی بوو کە باران ناباری ئێمە زیاتر ئاوی بیرەکان واتە ئاوی ژێزەی بەکاردێنی، بەڵام ئەگە ئەمە بێت و ئاوی ئاوەڕۆمان هەبی بەکاری بێنینەوە بۆ کشتوار ئێمە کەمتر ئاوی بیرەکان بەکاردێنی و پشت بەو ئاوی ئاوەڕۆی دەبین وەکو سەرچاوێکی سەرچاوەکانی ئاو. زۆر باشەکەواتە کۆیان پرۆژانە کە لە ماوەیەدا کراون بە تایبەتی کابینەوەی حکوومەتی یاریمی کوردستان تا چەندە کاریگەر هەبووە لەسەر پاراستنی سامانی ئاو کێکێک لە پرۆژە گرنگ و استراتژیەکان بۆ لەم کابینێدا زۆر گرنگی پێدراوە. ئاسایشی ئاو لە هەرمی کوردستان لە ڕێگەی پرۆژانەدا چەندە پارێزراوە؟ بڵێ وەکی باسم کرد ئێمە لە ڕووی بەڕێوەبردن و لە ڕووی خستنەڕووی ئابوووریەوە لە ماوەی ڕابردوو کێشەمە هەبوو، بەڵام بەهۆی کابینەی نۆم و وەروە پاڵپشتەکانی جەنابی سەرۆکی حکومەت بۆ پرۆژەکانی سەرچاوەکانی ئاو ئێمە لە ڕووی بەڕێوەبردنەوە چوینە قۆناغێکی زۆر پێشکەوتوو و هەروە بەهۆی ئەو پرۆژانە دەتوانین خۆمان بگونجێنین لەگەر گۆڕانکاریەکانی ئاوهەوە و هەروها بەرەنگاری بینەوە، چونکە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو تەنها دابینکردنی ئاو و کۆکردنەوەی ئاو نییە، بەشێکیشی بریتیە لە بەرەنگاربوونەوەی قەیرانەکان وەکو وشکە ساڵیە وەکو لافاوە ئێمە توانیتمان لە کابینەوە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکومەت زۆرێک لەو پرۆژانە جێبەجێ بکەین و هەروەها جێبەجێش دەکرێت. ئەو پرۆژانە کە ئێستا کراوە تەنها لە ڕووی قەبارەوە گەورە نییە، بەڵکو لە ڕووی کوالیتیەوەش پێشکەوتوترە لە پرۆژەکانی تر. لە ڕووی تەندروستیەوە بۆ هاوڵاتیانەمە تا چەندە گرنگە و تا چەندە سەرچاوەکانی ئەو لە هەرێمی کوردستان ئێستا توانن بە کوالەتێکی باش و تەندروست لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێ پرۆژەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕوو زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بێت و پرۆژەی پاکردنەوەی نەکەین ئەو ئاوی ئاوەڕۆیە خەڵک دەستی لۆ دەبا لە بۆ ئاودانی بەروبوومەکانیان کە ئەوەش زۆر ناتەنووسەوە 2000 خاچشمان لێ پیش دەکا و ئەو بەروبەرومێکە پێش دەگا نسبەتێک لەو پیسەی دەچێتە ناوی 2000 دەچێتە لەشی مرۆڤ و پیسی دەکات. جا ئەو پرۆژانە بەشێکە لە بۆ پاگراگرتنی خاک و هەروە تەندروستی هاوڵاتیان. لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە بەردەوام دەبم کاک پێشەوە دیارە قۆناغی زۆر گرنگی هەیە ئەم پرۆژەیە بۆ هەژدەمان کە جێبەجێ بکرێت کۆمەڵێک قۆناغی جیاواز لە خۆی دەگرێت، بەڵام لە بواری کشت و کاڵ و سەرچاوەکانی دیکە وەکو سامانی ماسی بەکارهێنانی لەلایەن جوتیارانەوە گرنگی ئەمە لەسەر کەرتەکانی دیکە چی دەبێت؟ چۆن دەبێت هۆکاریەوەی کە و کەرتانش کەڵک لەم پرۆژەی بواری ئاو ئاوەڕۆ وەربگرن؟ بڵێ پرۆژەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆ دەتوانین لە سێ خاڵ گرنگەکەی باز بکەین. یەکەمیان گرنگی ژینگەییە، بەهۆی ئەو پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆ ئێمە ڕووبارەکان یاخود دەریاسە و یا کەندە سروشتەکانمان تێکەڵ بە ئاوی پیس و ئاوەڕۆ نابێتەوە، چونکە پاک دەکرێتەوە کە پێشتر کە ئەو ئاوە تێکەڵ بە ئاوی ڕووبارەکان دەبوو. هەروەها گرنگێکی ئابووریشی هەیە، ئەو ئاوە دەبێتە سەرچاوەیەکی تر لە بۆ ئاودانی بەروبوومە گشتکاڵیەکان کەەوە تێچووی لە چاو برێ ئاوی ژێرزەوی یاخود ئاوی سەرزەوی کە بە پرۆژە دەکرێت تێچووی هەرزانترە.
و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوەش گرنگی هەیە ئەویش پاراستنی تەندروستی هاوڵاتیانە. زۆر باش ئاماژت بەو کەندە سەرەکیەکان گربۆ نمونە کەندی تووڕەق و عەرەبکەند کە پێشتر ئاوی ئاوەڕێی پێدا دەڕۆیشت ئەچووە کوێوە ئەو ئاوا چه زیانێکی هەبوو بۆ ژینگەوە ئێستا ئەگەر ئاوی پاکی پێدا بڕوات کارەگەریەکەی چۆن پێچەوانە دەبێتەوە بەهۆی تۆپۆگرافی یاخود بەواتە بەرز و نزمی شاری هەولێر ئاوی ئاوەڕۆی هەولێر بەرەو بەهۆی کەندەکانەوە تۆپۆگرافیەکەی وایە برێکەند لە بۆ کەند ڕێڕەوەکەی وایە بەرەو ئاوی زێ گەورە دەڕوات پێشتر ئەو ئاوی ئاوەڕۆی کە دەچووە لە ڕێی کەندی عارەبکەندەوە کە دەکاتە ڕۆژئاوای شاری هەولێر ئیتیجاهەکەی بەرەو ئاوی خاوێنی زێی گەورە دەڕۆیشت دوازە تێکەڵ بە زێی گەورە دەبوو. باشە کەواتە تێکەڵ نەبوونی ئاوی پیس لەگەڵ ئاوی خاوێن چۆن بۆ پێشتر و لە دوایان پرۆژەی چی لێ دێت؟ بەڵێ وەچی باسمان کرد ئێستا ئێمە لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی خستنە ڕووی ئابووریەوە چووینە قۆناغێکی پێشکەوتوتر ئەویش بەهۆی ڕاکێشانی ئاوە لە زێ گەورە لە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و هەروەها ئەو دابینکردنی ئاوی ئاوەڕۆیە بە پاکردنەوەی ئەوەش دەمانگەێنتە قۆناغێکی زانستی و پێشکەوتوو لە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو ئێستا ئێمە ئەو ئاوی ئاوەڕۆیە لە باتی ئەوەی زەرەری هەبی ئێمە سوودی لێوەردەگرین لە بۆ سەوزاییکردنی پارک و باخچەکان وهروها لە بۆ ئاودێری وهروها لە بۆ ئەو بەشەی پشتێنەی سەوز کە نزیک دەکەوێتەوە لە ئەو پرۆژەی کە وێزگەکەی لێە. زۆر باشە دیارەکە ئەگەر بەراوردی بکەین ئەم پرۆژانە بە عراق ئێستا عراق لە ڕووی ژینگەیەوە کۆمەڵە کێشەی هەیە بەڵام ڕوبەرێکی بەرفراوانی خەریکە بێتە بە بیابان دەبێت هاوڵاتیانی کۆچ دەکەن کێشەی ئاویان هەیە ئەگەر ئەم پرۆژانە دەوانێت لە ئەو شوێنانە جێبەجێ بکرێت ئەتوانێت چ کاریگەریکی لەسەر ژینگەی عراق بەگشتی هەبێت ئەوەی کە ئێستا لە هەولێر خەریکە جێبەجێ دەکرێت. بڵێ وەکی باسمان کرد سەرچاوەکانی ئاو بەخۆی ئەگەر پۆلینی بکەین دەبێتە دوو کۆمەڵە کە مرۆڤایەتی سوودی لێوەردەبین یەکەمیان ئاوی ترادیشنەل وۆتە ریسۆرسە واتە ئەو ئاوێکە بە شێوەی باران ڕووبارەکان ئاوی ژێزەوی دەستمان دەکەوی و جۆرێکی کەشمان هەیە ئەن ترادیشنەلە واتە نەریتیەکان ئەویش پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆیە یاخود پاکردنەوەی ئاوی کوشتتوکاڵە یاخود شیرینکردنی ئاوی دەریایەکانە. ئەمە ئێستا ئەگەر لە عێراق بێت و ئەمە بێزگە لە ئاوە ترادیشنەلەکان کەوانەی نوێ دەبنەوە ئێمە ئاوی ئاوەڕۆ و ئاوی کوشتتوکاڵ و ئاوی سوێ شیرین بکەین ئەوەش دەبتە سەرچاوەیەکی یعنی زیادە لە بۆ سەرچاوەکانی ئاو لۆ بەرەنگاربوونەوەی ئەو وشکە ساڵی و ئەو گۆڕانکارەی ئاو هەوا هەیە. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز پێشەوە بارزان پسپۆر لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو زۆر سپاس کە لەگەڵ مابووی سەرچاو دەستخۆش.